ئەمڕۆ شەممە 30 نیسانی ساڵی 2022 لیژنەی باڵای بینینی مانگ لە دیوانی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بە هەماهەنگی لەگەڵ لیژنە لاوەچیەکان لە پارێزگا و ئیدارە سربەخۆکان بە مەبەستی دیاریکردنی یەکەمین ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆز کۆبەوە. لەبەر نەبوونی بەڵگەی شەرعی پێویست و بە خۆشتان دەزانن خۆشەویستان کە ئەوڕۆ ئاسمانی هەرێمی کوردستان هەورە و لە ڕووی شەرعیشەوە هەور حجەتێکی شەرعیە کە مانگ لە هەرێمی کوردستان نابینرێت. دەرکەوت کە مانگ فعلەن لە هەرێمی کوردستان نەبینراوە، بۆیە لیژنەی باڵای بینینی مانگ ڕایدەگەینێت کە سبەی یەکشەممە 1 ئایاری 2022 زاینی بەرامبەر بە 30 ڕەمەزانی ساڵی 1443 کۆچی تەواوکاری مانجی ڕەمەزانی پیرۆزە و ڕۆژی دووشەممە 2 ئایاری ساڵی 2022 زاینی یەکەمین ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزە.